پارلمانی کوردستان لە ڕێوڕسمێکدا یادی 21 ساڵی یەکەمین خولی هەڵبژاردنی پارلمانی کوردستانی لە 19 ئایاری ساڵی 1992 کردەوە. بەو بۆنەیەوەش دکتۆر ئەرسەلان بایز سەرۆکی پارلمانی کوردستان لە وتارێکدا ڕایگەیاند بەم هەنگاوە خەڵکی کوردستان یەکەم بەردی بناغی دیموکراسیەتی لە وڵات دانا کە بۆ بڵندگۆی دامەزرانی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئێستاش ئەو دیموکراسیەتە لە وڵات بەردەوامە. 21 ساڵ بەر لە ئەمڕۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا بەشداریان لە کەرنەباڵێکی نیشتیمانی و نەتەوەییدا کرد کە بۆ سەرەتای دەستپێکردنی کاروانی دیموکراسی و خۆ بەڕێوەبردنی گەلی کوردستان لەلایەن نوێنەرانی ڕاستەقینەی خۆیانەوە. سەرۆکی پارلەمان لە وتارەکەیدا ئاماژەی بە هەڵبژاردنەکانی داهاتووی پارلەمانی کوردستان کرد ڕایگەیاند دوای چەند مانجێکی تر خولی سێمی هەڵبژاردنی پارلەمانی کوردستان کۆتایی دێت. بەردەوامبوونی هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا گرینگە کە پرۆسەی دیموکراسی و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات ئەزموونەکەمان لە ئاستی ناوخۆ و دەرەوەش بەهێزتر دەکات. دوای چەند مانجێکی تر خولی سێمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت. بۆیە لە 5/12/2012 نووسراوێکی فەرمیمان ئاراستەی هەردوو سەرۆکایەتی بەڕێزی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران کرد بۆ ئەوەی ڕێوشوێنی پێویست بگیرێتە بەر تا هەڵبژاردنی خولی چوارەمی پەرلەمان و هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. هەر بە بۆنەی یادکردنەوەی یەکەمی خولی هەڵبژاردنی پارلەمانی کوردستان ئەمڕۆ بەڕەسمی هۆڵی نوێی دانیشتەکانی پارلەمان کرایەوە کە لەسەر نوێترین شێواز و هاوشێوەی هۆڵی دانیشتنی پارلەمانە پێشکەوتوەکانی جیهانە بە بەکارهێنانی تازەترین تەکنۆلۆژیا و نۆژەن کراوەتەوە. لەو هۆڵەشدا دەنگدانی پارلەمانتاران بە شێوەی ئەلکترۆنیا. 21 ساڵ بەر لە ئەمڕۆ بۆ یەکەم جار نوێنەرانی کورد پێیان خستە نێو یەکەمین پارلەمانی کوردستان، ئەوەش بەدەنجی خەڵکی کوردستان. هاوکار عەبدوڕەحمان، کەناڵی کورسات، هەولێر.